بالنسبة منهم برسالكم أبو أم حالتانا بيوندي بجوري كاسيتي أو هي واتا أم هالسوكوتاني كأو إيكا جوري كاسيتي يعني بس هي جورا كاسيتي كي زيادة توشم حالتانا باللي بله هذه قمان ليش وخان يعني جنابي شخو لو بوارع خوينوتو شارزاي هي من أقدار بم إما كمال جور كاسيتي مان هي يعني طبعي كاسيتي كوايا زيادة أواني كاسيتي بقمان طبعا هو هم يقرأوا بالصدق ينالي كاسيتي بقمان شكاكة معنا أو كاسيتي راران أواني قوشة يجيروا دولة بريزن زور بيش زوري أوانا توشي محالة تابن يا توشي خموشي ابن مثلا كاسيتي هستيري معناها كاسيتي تر معناها قلقة أو زيادة توشي قلق ودل الراو تشيبه كاسيتي نرجسي معناها أمانة توشي غرور ولود برزية بن عشقي ذاتي خويا أنا بن جوري كاسيتي استعدادك هي يعني يسام من ضل نيام كاك رحمن يكم كزني وآخر كزني كالشركة والداني يشكي هواية داني يشكي وشاويشي شوية بلا حادثة شو زانم توشي اشتي خرابتري جابه بلام وكو أم قوري ناكو أشتا ناوكو مالوا شجوري كسيتكي لما نبوا أم خوي هرب من علي شرمن بوالن كي قلب خلق نبوا وقوشة جيل بوا هر خوي يعني نكرنا شو تناو خلقه وقماني شيليان هبوا أو يشوشك كم بوا إن جاء أمشي بسراحة ولا سدسي خلق يتر قورة بوا يتر لأنهم يشكي خواك ومالي خيالاتي دروس كدوا تو تصورك خلق هيا قماني لقال خشي خويا على جولك يا خوتوا اما كيسي وامان بينيوا هادو جانا سقري ولا خون ام خشكي خيا برق يوك شيني اولا من ناويرم اشتاق لجير سيسما كمايا وهم خيا دروس يتبشره يتبزانا فيلمي بيني مسلسلي بينيوا خلق بان باسكت ولا من علي ترسانوي انا شي لخويا اشتاق يعني يكشتلي شي بتنسي بشتي دروس تبي لما يشتغل خياطه براو هبه نأخذ لو زورة التوقي هذا شيء كلا باس علاجه هر شو أرقاتي قرر لك براي وتخذوا الرزقادي ودي طاوي تقوم مازالنا ما لجيل أخي أخوي تجني بكي شراقة بالله مثل مهم لا وكسر أما شعر السر أما قناعتك دروز به جام حالته بالله زيادة لو كسانة توشيبن كبمنالي تيكل بخلق نابن كنازدار بخيو كراون كجوش جيرو دولا بريزن كخوش باورن كبروان بخويانيا كجمانيا لخلقه أما جمانيا مود شو تيكل بخلق ما با قال لي بينو دزن ولا خلق جورجا نازل أم برود السقطة جواي ليك زود سباس مو بلسيارة كد أتشين لاي كاك في شوا سپاسانە کەم سەرەتا و دەستخۆشیتان لێکەم بۆ بەرنامەیە من پرسیارێکم لا دروست بووە ئایا دەکرێت بۆی ئەم دانشکاندنەوەی تووشی ئەو حالستەیە بۆکە یعنی هۆکاری تریش نەبووە بێگومان دەستخۆش پرسیارێکی جوانە کرد بۆ نمونە ئێستا هەمومان گوێمان لێ نەبووە کە زۆر جار هەیە تەلەبەیەکی خۆیە کوژێت ئەڵێن وەڵا لەبەرەوەی دەرەجەی نەهێناوە ئێخۆ هەزاران تەلەبەی تریش دەرەجە ناهێنی خۆی ناکوژێت کەواتە ئەو کەسەی کاڵێن بەهۆی ئەوەی نمرەی نەهێنا و خۆی کوشتەوە یا خۆی تووشی بەڵایە کردووە سەبەبەکە ئەم دەرەجە نەهێنانە ئاخر شتەکە پڕ بووە و تەقانوێتەوە بەڵام پێش ئەوە بڕوا بەخۆ نەبوون هەبووە کێشەی خێزانی هەبووە سوکایەتی پێکردن هەبووە خەمۆکیە هەبووە سەدان کێشەی تر هەبووە کۆبۆتەوە ئەم دەرنەچوونە لە امتحان تەقانوێتەوە بەڵێ آخر من چی و پێڵە منم پێشتر کۆمەڵێ ینی وەکو چی وایە نمونەیە گەر بێن نەوە تێگەیشتنی بە ڕێستان و بینەران و بیسەرات تۆ سیاری دووتەنی هەیە وەنێ دووتەنە تۆ 2 تەن و نیو لێ ناوە خۆی ئەڵە 2 تەن و نیو زیاتر لێ ناوە سیارەکە نەڕەنەڕی پێکەوتووە هیلاک بووە گەرم بووە بەس زەلامی سەرەکەوێ یەکسەر تایەکانی تەقەلە بەهۆی زەلامەوە تاقی نەخێر بەهۆی ئەو زەلامە یەکلای کردەوە ئەجینا پێشتر نیو تەنی زیاتری لێ نابوو هیلاک بوو بێزار بوو لە پڕ زەلامە تەقانیەوە یعنی وەکو وایە پەرداخێک پڕە یەک تۆز ئاوی بکە لەسەر هەموو یەڕژێت ئەمیش پێشتر گۆشەگیر بووە دوورە پەرێز بووە نازدار بووە تێکەڵ بە خەڵک نەکراوە بە گومان بووە چی بووە ئەمە یەکلای کردوێتەوە لەبەرەوە هیچ کەسێک نییە بە حادیسەیەکی وا تووشی و حاڵەتانە بێ ئەگەر پێشتر ئامادە باشی نەبوو بێ هۆکاری لە پێشینە نەبوو بێ تەمەنەوە شەمووی هیلاقی بە خزم و تەریقکردنەوەی مناڵ و ئێستان دێ کەسێ لە ناو خێزانە تەریقیەکەن و گاڵتەی پێەکەن و سوکایەتی پێەکەن ئیتر بێزارە بێ لە خەڵک چونکە لە ناو خەڵکە هەست بە خۆشی ناکات لە ناو خەڵکە هەست بە ئارامی ناکات لە ناو خەڵکە هەست بە ڕێزگرتن ناکات خەڵک مای سوکایەتی پێکردن و گاڵتە پێکردن بۆیان لێن دوورەکەوێتەوە
باشتر بەڕێزیشان باسی کرد ئەڵێ من کە لە ناو خەڵکام توی ژانە سەرە بۆ تووشی ژانە سەرە بێ بۆ مەعیدەیەشە یەکسەر قسەکانی خەڵک گاڵتە پێکردن و تعلیقەکەیتەوە ناو مێشکی لە ناو میمۆڕێکا دووبارا بێت وەکو وایە ئەنجا مێشکی ئینسانیش چییە یعنی تۆ ئێستا لەگەڵ یەکێکا شەڕ بکەی تووشی چه حاڵەتێکە بە حەقیقی کەویتە شەڕ لەگەڵیان لە خەیاڵیشتا شەڕی لەگەڵ ئەوی هێمان ئاسەواری هەیە ئەمە فعالەکەی و عەسەبیەت و گۆڕانکاری فتۆلەجیەکانە چێ مێشکی ئەمە جیاوازی ناکا لە بینی واقع کە ڕوویە لەگەڵ خەیاڵە خۆ دروست کردەوە